ئێستا کاتژمێر 2 دوای ئەوەی کە لە سەعات 12 شەو لە دەوامی ناوسی لێ بوومەوە هاتمەوە بۆ شوقەبەوەی تۆزە ئیستراحەت کەم بە جدی زۆری لاگەوە چاوم ئیبادە بوو بە دیاریکراوی کاتژمێر 1:10 بوو تەقینەوەیەکی گەورە لە سلێمانی ڕوویدا بە دیاریکراوی لە سەوڵەتی سلێمانی شەقامی سالم بەهۆی تەقینەوەی سیستەمێکی غازەوە ڕێستۆرانتی لیلی بۆ شەوە 13 کەس بریندار بوو جگەلەوەی کە بە تەواوەتی ڕێستۆرانتەکە داڕما و تیمەکانی شارستانیەتی وەک لە دیمەنەکان ئایبینن بە شوێن وەک ئاماژەیان پێداوە دەڵێن 2 نەفەر لەژێر ئەم سەقفەدا بۆیە تیمەکان بەردەوام بۆ ماوەی 4 کاتژمێرە ئەگەڕێن ئەوە شۆفۆریان هێناوە وەک لە دیمەنەکان ئایبینن شۆفڵەکان خەریکی لابردنی ئەو سەقفانە و داڕمانەیە کە بەسەر ئەو ڕێستۆرانتەدا هاتووە برادێک لە تەنیشما بووی کەوتی ئەم ڕێستۆرانتە تەقریبەن 1 مانگ 2 مانگە کراوەتەوە وەک لە دیمەنەکان ئایبینن تیمەکانی بەرگری شارستانیتی بۆ ماوەی 4 ساعت زیاتر لە 4 ساعتە خەریکی گەڕان بە شوێن ئەو کەسانی کە گومانەکرێ کە 2 نەفەر لەژێر ئەم سەقفانەدا مابنەوە بەڵام خۆشبەختانە هیچ کەسێک لەژێر ئەو سەقفانەدا نەبوو بە قەراریش نەبوو ئەم ڤیدیۆیە تۆمارکەم بەڵام پێم خۆش بوو ئێوە ئاگاداری ئەو ڕووداوە گەورەیە بن کە لە سلێمانی تێدا دوادارم لە کەموکوڕی ببوورێن جا کاتژمێر 4 بەرەبەیانە 13 نەفەر تقریبا بریندارن لە تەقینەوەی سلێمانیە ڕەشم کە بۆوانەی کە لەژێر ئەو باڵەقانەیە سەقفێک بخاوە بەڵێن 2 نەفەری تێدا سەرجیمەکان بە شوێنیان ناگەڕێن هیوادارم پێیان نەبێت نەچینە ڕاستەڵی خەڵکەوە ئەو بە شۆفڵ بە شوێنیان ناگەڕێن خوا ڕەحمیان پێ بکەن ئێستاش کاتژمێر 6 بەیانیە جا من تقریبا لەکەوە نەخەوتووە دوازان 2 ڕۆژە نەخەوتووم بەداخەوە سەعات 1:30 ڕووداوە ڕوویدا کە بەهۆی تەقینەوەی غازەوە زیاتر لە 13 کەس تقریبا 13 کەس بریندار بوون و تاکو ئێستەش بە شوێن هەندێک برینداری دیکەدا دەگەڕێن بۆ خۆیان ئاماژەیان پێکرد گومانیان هەیە 2 نەفەر لەژێر ژێرزەمینی ڕێستۆرانتەکەدا مابنەوە ئینشەڵڵا هیچ کەسێکی تیان نییە کاتێکی خۆش ئێستا دەچین نانێکی بەیانیە خۆین و ڤیدیۆیەکی تامە تۆمارەکەم قرار نەبووم ڤیدیۆ بکەم بەڵام سپاسی کاندی هەوڵزی یەکەم کە ئەو بۆ مۆنتاژەکە
چای ماچەکەم ئەزانێ خۆمی لاکەم ناتوانم ڤیدیۆیەکی تایبەت بکەم ئینتەرناندی ئەو ئازێتە کێشێ و ڤیدیۆکەم ئێستا لە یوتیوب بۆ داهێ تا ئێستا بازاڕی سلێمانیدان بەم چۆڵێ بینیوە یعنی بە بەرەبەیانە ئەها ئەڵڵا دەنگی چۆلەکە ئاوا هەموو ڕایە وەک من بەیانیان زووەسن بۆ یەوە پاکە ڕمژن ئەڵڵا بە ڕەسمێکیش گرم یەکێ لە دیمەنە هەرە ناخۆشەکان بەلای منەوە کە هەمیشە ئازار مەدات و نۆستالۆژیایەکی خۆم بیرە خاتەوە وەستانە بۆ کرێکاری هالێوە کرێکارێکی زۆر بە مەبەستی دەستکەوتنی ئیش و کاریان هالێوە وەستن تاوەکو کەسێک ئەیان با بۆ ئیش و پارویەک نانی حەڵال بۆ ماڵ و ناڵەکانە بنەوە تقريبا لساعات يكوني وانا كاك شايف يكوني اما لا لا يكوني شو همش كاك شايف في عملي انا ارتيا يعني بالبرسي نسنجين ارتيا لدو ويا كاك شايف طوا اما فلوج يدرس كم لما اخيره اوبر على فيديو اسمه واتوشي تابع لفلوج لا شو ساعه ما لقي باش ما قلت هذا دوان لا سنانێکی بەیانیشە خۆین ئادەی زۆری داد شتانی بەیانەکەمان ماسە